سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی شارپرس من ئێستا لە بینای قایمقامێتی پارێزگای هەڵەبجەم قایمقامێتی پارێزگای هەڵەبجە ڕایگەیاند بەهۆی هەڵەیەکی تەکنیکیەوە پرۆسەی دابشکردنی نەوت لە ئەمڕۆدا ڕاگیراوە کە بڕیار بوو ئەمڕۆ پرۆسەی دابشکردنی نەوت دابش بکرێت بەڵام بەهۆی ئەو هەڵی تەکنیکیەوە خراوەتە سپێنەوە و لە ماوەی ڕابردوودا قایمقامێتی پارێزگای هەڵەبجە وەک ئاسانکاریەک بۆ هاوڵاتیان دروست نەبوونی قەرەباڵخی لە ڕێگەی بریکاری خۆراکەوە نەوتی بەسەر هاوڵاتیان دابش دەکرد بۆ هەر ڕۆژێک 5 بریکار دیاری کراوە بۆ ئەوەی کە نەوت دابش بکرێت بەسەر هاوڵاتیان من بە وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە هۆکاری دابش نەکردنی پرۆسی نەوت لە پارێزگای هەڵەبجە سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی پارێزگای هەڵەبجە خاتودینە محەممەدم لەگەڵای خاتودینە سڵاو لێبێت و ئەم کاتت باش ئەگەر پێمان بڵێیت هۆکاری دابش نەکردنی نەوت لە ئەمڕۆیاتی بوو بەخێربێن هۆکارەکەی ئەوە بوو قەرار بوو ئەمڕۆ نەوت دابش بکرێت بەڵام بەهۆی هەڵەیەکەوە لە دەربازەکانی خوارووی عێراق ڕێگری لێکرا بوو بەڵام خۆشبەختانە توانیمان ئەو ڕێگریە حل بکەین و کێشەی چارەسەر بکەین لە ئێستاە نەوتەکە گەشتوێتە ئێرە سبەی ئینشاڵڵا دەست بە دابشکردن دەکرێت خاتودینە هۆکاری چیەکە ڕۆژێک دیاری ناکەن بۆ هاوڵاتیان کە بڵێن لەم ڕۆژە نەوت دابش ئەکرێت ینی هەل لە هەفتەیەکە ڕۆژێکی دیاری کراونیە ناتوانانی چونکە زۆر جار تۆ ئەوتە ئێستا وەک ئێستا دیاری کرا بۆ ڕۆژەکە بەڵام هەڵەیەک ڕوئەیە تۆ ناتوانیت یعنی مسەیتەری بەسەر ئەوەی ئەو نەوتی کە ئەگاتە ئێرە ناتوانانی هەموو شتێک لەژە دەستی خۆتانە تا نەگاتە ئێرە نەگاتە دەست بریکارەکانی ئێرە ناتوانانی ئەمە ئێلان بکەین ڕۆژەکە دیاری بکەین خاتودینە نرخی سوتەمەنی لە ئێستاە بۆ بانزین و نەوت چەناگەر لەم ڕۆیە سوتەمەنی نەوت نۆرمال 550 محەسەن 600 ئەمە مەستنەوەتە بانزین ئەفۆ نەوتیش 525 و گازیش 525 ئێوە خۆتان وەک لێژنە هاوبەشەکانی قایمقامێت کە ڕۆژانە سەردانی شوێنەگشتیەکانی پارێزگای هەڵەبجەکەن لە ماوەی ڕابردوودا چەند شوێنێکتان داخست و ئاگاداری ئەو خاوەن دوکانانە کردووە کە ڕێنمایی تەندروستی پێڕەو ناکەن هۆکارەکە چی بووە؟ ئێمە هەفتەی پێشوو لیژنەکەمان بەردەوام تەبان لە دەرچوونایە ڕۆژانە سەردانی مارکێت قەسابخانە هەموو شوێنەکان ئەو شوێنانی کە ئیتر خواردەمەنی هەموو شوێنێک سەردانی لیژنابووریەکان بەردەوامە ڕۆژانە هەفتەی پێشوو سەردانی 21 شوێن کرا ڕۆژی چوارشەممە 21 شوێن سەردان کراوە 5 شوێن سزایەگەدارکردنەوەیان ئاڕاستە کراوە و 26 کیلۆ گۆشتی نەشیا و دەست بەساگرا و لێرابراوە ڕێنمایی تەندروستیان بەو خاوەن دوکانانەکە باڵێ بەتەکیید لەگەڵ دەرچوونەکان ڕێنمایان پێ دەدرێت و سەرەتا کاتێک گرفتێک ڕوئەیەات سەرەتا تەنها ئاگدارانەکەینەوە و دواتر بۆ دووەم جار غەرامە سزای غەرامەیان بەسەرات تەطبیقەکرێت و سێم جار داخستنی دوکانەکەی بۆ مای هەفتەیەک و هەڵواستنی لافیتە دوای ئەوە چوارەمین جار ئەو کات ڕۆڕی دادگاکرێتەوە زۆر سپاس خاتودینە محەممەد بەڵێ بەڕێزان ئەوەی کە بینەری بوون ڕوونکردنەوەی سەرۆکە لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی پارێزگای هەڵەبجە و کە هۆکارەکەی پێوتین و کە لە سبەینا بڕیارە لە ڕۆژی سێشەمەیە پرۆسەی دابشکردنی نەوت دابش بکرێت.